مێژووی داگیرکاری و چەسانەوە و قڕکردنی گەلی کورد مێژوویەکی زۆر دێرینی هەیە. ینی مرۆڤ دەتوانێت بڵێ لە دەوڵەت شارەکانی سۆمەرەوە دەستی پێکردووە بۆ هێرش بۆ سەر کوردستان، دوایەوە ئەکادیەکان و بابلیەکان و ئاشووریەکان و ئیتر بە دوای دەتاوەکو ڕۆژی ئەمڕۆ مێژوویەکی دێرینی داگیرکاری و قڕکردن و چەسانەوە و کۆمەڵکوژی هەیە. بەڵام لە سەردەمی مۆدێرنیتەدا لەو 200 ساڵی ڕابردوودا ئەو قڕکردن و کۆمەڵکوژی و نکۆڵیکردن و پارچە پارچەکردن و ڕاگواستن و هەموو ئەو سیاسەتانە زۆر بە شێوەیەکی مۆدێرن چرکراوەتەوە لەسەر گەلی کوردستان و گەلانی تری کوردستان. لەبەرەوە لە سەدەی 20م لە هەموو کاتێک زیاتر گەلی کورد ڕوبەڕووی ئەو قڕکردنە بوو. لەبەرچی لەبەرەوەی دەوڵەت خۆی مۆدررنیزە کرد بوو لە چوارچێوەی دەوڵەت نەتەوەدا گەلی کوردی گەیاند بووە ئاسێک کە ئیتر لە نێوان نەبوون و لە نێوان لە ناوچوون و تیاچوون و قڕکردنێکی ئین بوو ڕوبەڕووی دۆخێکی وەها ببەوە. هەڵبەتە گەلێک ڕاپەڕین و سەرهەڵدان و بزوتنەوە لە بەرامبەر ئەو قڕکردن و نکۆڵیکردنە بەرپا بوو بە تایبەتی لە سەرەتاکانی سەدەی 20 نزیک بە 30 ڕاپەڕین و سەرهەڵدان بەرپا بوون، بەڵام هیچیان نەیانتوانی سەر بکەون یەک. بەڵام ئەم ڕاپەڕین و سەرهەڵدانانە گەورەی ئەوانە گرنگی ئەوانە لەوەدا بوو کە پرۆسەی نکۆڵیکردن و قڕکردن و کۆمەڵکوژیان ینی خاو دەکردەوە نەیان دەهێشت سەر بکەوێ. ئەمە تا ڕادەیەک وا بوو، بەڵام لە 38 ساڵی 1938 بەدواوە ئەو کۆمەڵکوژی و قڕکردنە ئەم سیاسەتە ینی تا ڕادەیەکی زۆر دەتوانین بڵێن هیچ بربەستێکی نەبوو، بۆیە زۆر بە ئاسانی بە تایبەتی دوای کۆمەڵکوژی و قڕکردنەکان توانەوە و ئۆتۆ توانەوە ینی ئەسمیلاسیۆن و ئۆتۆ ئەسمیلاسیۆنیان توانەوە و خۆ بەخۆ توانەوە قورسایی ئەم سیاسەتە لەسەر گەلی کورد زیاتر ئەمە ئینکرا، ینی ئەوەی کۆمەڵکوژکرا کۆمەڵکوژکرا، ئەوەی قڕکرا ئەوەی ڕاگوێزرا پارچەکرا، بەڵام تاقە سیاسەتێک کە زۆر قورسایی خرایە سەر ئەویش توانەوە و خۆ بەخۆ توانەوە بوو، واتە ئەسمیلاسیۆن و ئۆتۆ ئەسمیلاسیۆن. لە 38 تا ساڵانە سەرەتای هەفتاکان ئەمە بە شێوەیەکی دەتوانین بڵێن زۆر کاریگەر لەسەر گەلی کورداوە بوو. کۆمەڵگای کورد گەلی کورد لە باکووری کوردستاندا لە تورکیادا گەیشتووە ئاسێک کە ئیتر مرۆڤ دەتوانێت بڵێ ئەگەر ینی تەواویش نەمردوو بێ بەڵام لە لێواری مردنا بوو. ینی تورکیا بۆ خۆشی سیمبۆلیک بە شێوەیەک سیمبۆلیک گۆڕێکی لە چیای ئاگریدا هەڵکەند بوو، لەسەریشی نووسرا بوو ئەوە گۆڕی ئەو کوردستانە خەیاڵیەیە کە هەبوو. ینی ئەم بەم شێوەیە لەلایەن دەوڵەتی تورکیاوە کورد ئیتر بە شێوەیەکی نەما بوو. بەڵام ڕاستێک شەیەکە هەموو دەوڵەت نەتەوەکان چەندە لەسەر قڕکردن و ئەوانە خۆیان بەسەر کەوتودا نابێ، بەڵام دوجار هەمیشە ترسێکیان هەبووە لەوەی کە ئەم میلەتە سەر جارێکتە سەر هەڵبداتەوە. ئەم ترسە ترسێکی قوڵە لە بنیادی هەموو دەوڵەت نەتەوەیەکی کە کوردستانیان داگیر کردووە. لە دۆخێکی ئاوادا کە دەوڵەت بۆ خۆی دەوڵەتی تورکیا هیچ مەزەندەی ئەوەی نەدەکرد کە جارێکتر کورد بسوتنەوەیەکی کاریگەر و بەهێز دەربکەوێت و بتوانێت بەردەوام بێت و بتوانێت ژیانەوەیەک لە ناو گەلی کورداوە بکات لە دۆخێکی ئاوادا کە نە دەوڵەتی تورک نا سیستەمی سەرمایەی جیهانی مۆدرنیتەی سەرمایەداری نا حتا نە خائینەکانی کوردستانیش ینی ئاغا و بەگەواتەکانی کوردستانیش هیچ مەزەندەی ئەوەی کە جارێکی تر بزوتنەوەیەکی شۆڕشگەری وڵات پارێزی دەرکەوێت نەبوو، کەواتە پەکێکە لە دۆخێکدا دەرکەوت کە کەس مەزەندەی دەرکەوتنی نەدەکرد، کەس خەیاڵی دەرکەوتنی دەرنەدەکرد، کەس شیمانی ئەوەی نەدەکرد کە بزوتنەوەیەک دەرکەوێت. اینجا بزوتنەوەیەکی چۆنیش بزوتنەوەیەکی وەکو پەکێکە کە ئەمڕۆ دەتوانین بڵێن 50 ساڵە لە تێکۆشاندایە 45 ساڵە وەکو پارت دامەزراوە لەدایک بووە. ئەم بزوتنەوەیە هەڵبەتە وەکو دەزانن درێژترین و کاریگەرترین و بەهێزترین و ڕێخستووترین و گەورەترین بزوتنەوەیە لە مێژووی مۆدێرنی کوردە.
بزوت گەورەترین مێژوو ئەوەیە لەبەرەوە لە دۆخێکی وادا دەرکەوت تەنانەت چەپەکانیش بزوتنەوە چەپەکانیش شۆڤێنیزمیش فاشیزمیش هیچ کەیەک دەریا لە مەزەندەیەوەدا نەبوون کە دەرکەوێت لەبەرەوە پەکەکە لە دەرەوەی مەزەندە و خەیاڵ و تێگەیشتنەکانی ئەو کاتەی دەوڵەت و سیستەمی جیهانی و برنهێڵی خیانەدا لە دەرەوەی ئەوانەدا دەرکەوت بزوتنەوەیەکی ڕەسەن ڕەگوڕشەیەکی قوڵی مێژوویی هەموو ئەو هۆکارانەی کە ببوون بە هۆکاری ئەوەی کە بزوتنەوە کلاسیکەکان ڕاپەڕینی سەرهەڵدانەکان سەر نەکەون هەموو ئەو خاڵە لاوازانەی دەستنیشان کرد لەسەر ئەو بنەمایە بە فکرێکی نوێ ڕێبەرایەتیەکی نوێ بە ڕێخستنێکی نوێ بە ستراتیژێکی نوێ بە شێوازێکی نوێ دەرکەوت کە بۆ یەکەم جار بوو لە مێژووی کووردا بزوتنەوەیەکی بەم شێوەیە دەرکەوت تەنان بە بەراورد لەگەڵ بەشەکانی دیکەی کوردستانیش بزوتنەوەیەکی وان نەبوو بزوتنەوەی بەشەکانی دیکەی کوردستانیش لە ڕۆژهەڵات لە باشوور حتا لە ڕۆژاوای کوردستان هەموو بزوتنەوەکان کلاسیک بوون بەرتەسک بوون هەرێمی بوون ناوچەیی بوون بە عەقڵەتێکی میلیگەرایی سەرەتایی کلاسیک تێکۆشان هەبوو بەڵام هەر خۆی دەخواردەوە و لە بازنەیەکی بەتاڵدا دەخولایەوە هیچ ئەنجامێکی بەدەست نەدەهێنا ئاش بەتاڵ لە دوای ئاش بەتاڵ شکست لە دوای شکست لە بەشەکانی دیکەی کوردستانیشدا هەبوو بۆیە خاڵی گرنگ لە بزوتنەوەی پەکەدا لە کاتێکدا دەرکەوت کە گەورەترین بزوتنەوەی کلاسیکی کوردان لە ساڵی هەفتاکان ئاش بەتاڵی کرد کە خاوەنی 120,000 پێشمەرگە بوو خاوەنی زیاتر لە 125 ملیۆن دیناری ئەو کاتە بوو کە هەر دینارێک $3 بوو لە دۆخێکی ئەوهادا کە گەورەترین بزوتنەوەی کلاسیکی شکستی هێنا ئاشبەتاڵی کرد لە دۆخێکی ئاوادا پەکەکە دەرکەوت ئەمە خاڵێکی زۆر گرنگە لەبەرەوە پەکەکە دەتوانین بڵێن مێژوویەکی کۆتایی پێهێنا مێژوویەکی نوێی دەست پێ کرد بۆیە پەکەکە بۆ خۆی سەرەتای دەستپێکردنی قۆناغێکی نوێ ئەم قۆناغەش وەکو دەبینین 50 ساڵ بەردەوامە ئەلبەتە پەکەکە ئەگەر بەڕای من ئەگە پەکەکە 15 ساڵ درەنگ کەوتبایە لەدایک بوون ئێستا شتێک نەدەمان ناوی کورد بێ لە باکووری کوردستاندا تەنان لە بەشەکانی دیکەی کوردستانیشدا دۆخێکی وا هاتووە ئاراوە کە لەو بەشانەی کوردستانیشدا ئیتر کورد بوون وەکو ناسنامە وەکو شوناس وەکو هەبوونێکی ئەنتۆلۆژیک نەدەما لەبەرەوە پەکەکە هیچی نەکردوێ کوردی ژیاندەوە یەک دوو سەرتاپای ئەو سیاسەتەی کە لەسەر 6 قاچ وەستاوە ئەو استراتیژیە لەسەر 6 قاچ وەستاوە لەلایە کە ئەو استراتیژیەی کە دەوڵەتنەتەوە بە هاوپشتی سیستەمی سەرمایە گیانیدا لە کوردستاندا خۆی زاڵ کرد و لەسەر 6 قاچ هێن بوو یەک نکۆڵیکردن بوو دوو قڕکردن بوو سێ کۆمەڵکوژی بوو چوار توانەوە بوو پێنج کۆچبەرکردن و ڕاگواستن بوو شەش برسیکردن و هەژارکردن بوو ئەم شەش قاچەی دەوڵەتنەتەوە داگیرکەرەکانی کوردستان ئەم سیاسەتی هەڵەشاندەوە ئەمە خاڵێکی یەک گرنگە دوو ئەو کوردەی کە توابەوە سەر لە نوێ کردیەوە بە کورد لە کوردیشا کردیەوە بە وڵات پارێز لە وڵات پارێزیشا کردی بە شۆڕژگەر لە هەمووشی مهمتر ئەو کوردەی کە قڕ دەکرا نکوڵی دەکرا نکوڵی لە خۆی دەکرد ئەمڕۆ بۆتە پێشەنگی گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمڕۆ بەهێزترین و ڕێخستووترین و بەتواناترین گەل لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە گەلی کووردە ئێستا گەلی کورد لە باکوور لە تورکیا پێشەنگی دیموکراسی و ئازادیە لە ڕۆژهەڵات و ئێران پێشەنگی دیموکراسی و ئازادیە لە باشووری کوردستانیدا لە ڕۆژاوای کوردستانیشدا لە ئاستی دنیادا لە ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەم کوردەی بەرەمینە ئایا ئەمە دەستکەوت نییە ئەو کوردەی کە فرێدرا بۆ دەرەوەی بڵین سیستەم فرێدرا بۆ دەرەوەی ژیان ئەو کوردە ژیانی بۆ بەردەهێنرایەوە و زیندوو بووە و بوو بەرهێن و ناسنامەی خۆی بەدەستێنایەوە ئەمە خاڵێکی تر ئێوازانن سیستەمی دەرەبەگایەتی و سیستەمی فیودالیزم و دەوڵەتنەتەوە بەیەکەوە ژنیان گەیاندبووە ئاستێک کە ئیتر ژن جگە لە ئۆبژەیەک جگە لە شتێکە کۆیلەیەک شتێکی تر نەبوو لە سیستەمی دائینا بۆیە
پەکەکە هات قوڵترین و دێرینترین دۆزی مرۆڤایەتی کە دۆزی ژنە سەر لە نوێ ژیان دیەوە سەر لە نوێ ژنی گەیاندەوە بۆ ئاسی کە ببێتە خاوەن ناسنامە و هێز و ئەمڕۆ ژنی کورد لە ئاسی کوردستان و لە ئاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهاندا پێشەنگی تێکۆشانێکی گەورەی ئازادیە. خاڵێکی تر کورد لە دنیادا خاڵی لاوازی زۆر بوو. پەکەکە هات هەموو خاڵە لاوازەکانی کرد بە خاڵی بەهێز. بۆ نمونە ئەو هەمەڕەنگەی کە لە کوردستاندا هەیە ئەو هەمەڕەنگە پێش پەکەکە بووە وەکو بەڵایەک بەسەر کورددا بوو بۆ هۆکاریەوەی کە کورد پارچە پارچە ببێ. بۆ پارچەبوون هەموو دژیەک بوو بۆستێتەوە دینەکان مەزهەبەکان عاشیرەتەکان خێڵەکان پارچەکان بەم شێوەیە هەموو دژیەک بوو. بەڵام پەکەکە هات ئەم خاڵە لاوازەی کرد بە خاڵی بەهێزی کۆمەلگای کوردی کە کوردی لە هەموو سەر ینی ناسنامەیەکی سەروی ئەو ناسنامانەی پێبەخشی کە ناسنامەی کوردبوونە ناسنامەی ئازادبوونە عەلەویەک سونیەک ئێزیدیەک عاشیرەتێک پارچەیەک هەرێمێک لە هەمووی هێنایە لایەک و لە چوارچێوەیەکی ڕێخستنی گەورەدا پێشی خست. ئەمە دەستکەوت نەبێت چییە؟ وەکوتر ینی کورد کولتوری کوردی زمانی کوردی ئەمە هەمووی این کرد ینی سەر لە نوێ ژیان دیەوە. کوردی مۆدرنیزە کرد ینی خستیان پرۆسەی مۆدرنیزەبوونی کوردی لەم 50 ساڵدا پێش خستووە. ئێستا کوردێکی مۆدرن هەیە کە کوردێکی ئازادە کوردێکی دیموکراتە کوردێکی خاوەن کاریگەری و ڕێخستنە کوردێکە کە توانای ئەوەی هەیە کە پێشەنگایەتی گۆڕانکاری وەرچەخانە گەورەکانی دنیا بکە لە بەتایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کوردێکە کە ئەمڕۆ ڕێنیسانس و ڕۆشنگەری پرۆسەیەکی گەورەی ڕێنیسانس و ڕۆشنگەری بەڕێوەبردووە لە ئاسی کوردستان ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ئایا ئەمە دەستکەوت نەبێت چییە؟ کورد تا پێش پەکەکە لە مرۆڤبوون خراببوو ینی خراب بۆ دەرەوەی مرۆڤ بوونەوە لە کۆمەلگابوون خراب ینی داهێزرا بوو. دوو خراببووە لە کۆمەلگابوون و مرۆڤ بوون و دوو خراببووە لە پرۆسەی نەتەوەبوون و بەگەلبوون. ئەم پرۆسانە لە ناو کۆمەلگای کورد ڕاوەستێنرا بوو. کورد لە حیسابی مرۆڤیژی بۆ ناکرا ینی وەکو مرۆڤ حیسابی بۆ ناکرا چجایەوەی کە وەکو کۆمەلگا حیسابی بۆ بکرێ وەکو گەل حیسابی بۆ بکرێ. لەبەرەوە پەکەکە هات جارێکتر کوردی لە ئاستی ژێر مرۆڤبوونەوە هێنایەوە گەیاندیەوە ئاستی مرۆڤبوون نەک هەر مرۆڤبوونێکی ئازاد. پرۆسەی کۆمەلگابوونی سەر لە نوێ ژیاندەوە دینامیزمی کۆمەلگابوونی سەر لە نوێ ژیاندەوە لە هەمووشی گرنگتر پرۆسەی نەتەوەبوون و بەگەلبوونی سەر لە نوێ ژیاندەوە. ئەمە پێشکەوتون و وەرچەرخان نەبێ ئەمە ڕێنیسانسێکی نەتەوەیی ڕێنیسانسێکی گەورەی ڕۆشنگەریەکی گەورە نەبێت چییە؟ ینی تۆ گەورەی بزوتنەوەیەک لەوەدانێ بستێک خاکی ئازاد کردویان ئازاد نەکردووە. ئەمڕۆ تۆ ئەگە مرۆڤێک ئازاد نەکەی کۆمەلگایەک ئازاد نەکەی خاکیش ڕزگار ببێ بەڵام کۆمەلگاکە ئازاد نابێ. ئێمە نمونەی باشووری کوردستانمانە بەردەستە لە ساڵ 91دا وەکو خاک ڕزگار کراوە بەشێکی ڕزگار کراوە لە دەست ڕژێمی باسا. بەڵام ئەو شوێنە ڕزگار کراوە بوو بە شوێنی کۆمەڵکوشکردنی ژن قڕکردنی ژن بوو بە شوێنی لە دەستدانی کولتور لە دەستدانی ناسنامە زمانی کوردی لەم 30 ساڵەدا زۆرترین خراپەکاری بەرامبەر کراوە لە باشووری کوردستاندا. خەتی خیانەت و بەکرێگیراوی لە باشووری کوردستاندا باڵادەست بووە. خەتی خیانەتکاری خۆی بە دەستگا کردووە کراوە بە بزنس لە باشووری کوردستاندا. ئایا ئەم خاکە ڕزگار بوو بێ و ڕزگار نەبوو بێت چییە؟ ئێستا داگیرکەر بە چەک دەرکرا بەڵام ئەمڕۆ داگیرکەری تورک بە کولتور بە سیاست بە استراتیژ بە لەشکر بە هێز بە سیخوڕی هەمووی لە باشووری کوردستاندا باڵادەستە. ئایا باشووری کوردستان ئێستا ڕزگار کراوە؟ لەبەرەوە ڕزگارکردن بەبێ ئازادی کۆمەلگا ڕزگارکردنی خاک بەبێ ئازادی کۆمەلگا هیچ واتایەکی نییە. تۆ هەموو کوردستانی ڕزگارکە ئەگەر کۆمەلگاکەی ئەگەر ژنی ئەگەر کللتورەکەی ئازاد نەکرێ کەواتە تۆ هیچت نەکردووە. لەبەرەوە ڕزگاری پەیوەستە بە ئازادیەوە تا ئازادی بەدینێ ڕزگارکردنی خاک اینێک نییە. ئەمە تێگەیشتێکی زۆر لە عەقڵێکی بچووکەوە هاتووە کە پێی وایە ئەوە بۆچی بستە خاکێک ڕزگار نەکراوە بەڵام مرۆڤی ئازاد کردووە
کۆمەلگایەکی ئازاد کردووە پرۆسەی بە کۆمەلگابوون گەڕانەوەی مرۆڤ بوونی مرۆڤی کورد با گەلبوون بە نەتەوەبوونی پێشخستووە لە هەمووشی گەلکتر وەکو باسم کرد ئەمڕۆ گەلی کورد کۆمەلگای کوردی مۆدێرنترین کۆمەلگایە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کە بە سیستەمێک و کللتورێکی دیموکراتی واتە مۆدرنیتەیەکی یان مۆدرنیزەیەکی دیموکراتیانەی ناو کۆمەلگای کورد پێشخستووە خێزانی کورد تاکی کورد کۆمەلگای کوردی مۆدرنیزە کردووە ئەمە دەستکەوت نەبێت چییە پەکەکە لە باکووری کوردستاندا دوو شۆڕشی لە ناو یەکدا بەرپا کردووە یەکیان شۆڕشێکی ژیانەوەیە گەلێک کۆمەلگایەکی ژیاندەوە لەگەڵ خۆیدا سەر لە نوێ کۆی کۆمەلگای تورکیا گەلانی تورکیاشی ژیاندەوە ینی شۆڕشێکی ژیانەوە دووش شۆڕشێکی دیموکراتی بەڕێوەبرد ئەم دوو شۆڕشەی لە ناو یەکدا لەم 50 ساڵە بەڕێوە بردووە هەردوو گشتی هێشتا بەردەوامە هێشتا یان گەلێک دەستکەوتی گەورەی بەدەستێناوە لە زمان و کولتورەوە بگرە ژیاندیەوە تا دەگاتە ناسنامەی کوردی مێژووی کورد ئینسانی کورد ئەو ئینسانێک کە باوەڕی بەخۆی نەبوو لاواز ببوو نکولی لە خۆی دەکرد شانازی بەوەی دەکرد کە تورکە ئەمڕۆ شانازی بەوە دەکات کە کوردە کە ئازادە کە ڕێخستووە کە شۆڕژگێرە کە وڵات پارێزە تەبان ینی لە بواری سیاسیدا کۆمەلگای کوردی ژیاندەوە کردی بە خاوەنی ئێرادەیەکی سیاسی ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستاندا تاقە ئۆپۆزیسیۆنێک تاقە هێزێکی ئۆپۆزیسیۆن لە کۆی تورکیادا هەبێ هێزی کوردیە ئەمە ژیانەوەیەکە لەبەرەوە ئەو ترس و فۆبیا و خۆ بەکەم زانین و نکۆی لە خۆکردنە هەمووی ڕەواندیەوە مرۆڤێکی بنیاتنا ڕێخستنێکی بنیادنا کۆمەلگایەکی بنیادنا کە باوەڕی بەخۆیەتی ئیرادەیەکی ئازادی هەیە ژیان دۆستە لە هەمووی گرنگتر ینی ژنی کوردی گەیاندە ئاسێک کە ببێت بە ئەو ژنەی کە ئەمڕۆ هەموو دنیا پێی سەرسامە شۆڕشێکی ڕۆشنگەری زیهنی گەورەی بەپا کردووە ینی شۆڕشی ژیانەوە و شۆڕشی دیموکراسی لە بنچینەدا شۆڕشێکی زیهنیە پەکەکە بۆ خۆشی حرەکەتێکی بزوتنەوەیەکی زیهنیە فکریە پێشەوەی بزوتنەوەیەکی سیاسی و چەکداری بێ بزوتنەوەیەکی زیهنیە بزوتنەوەیەکی کللتوریە بزوتنەوەیەکی کۆمەڵایەتیە ینی پەکەکە تەنیا ئەگەر وەکو حزبێکی سیاسی یان وەکو ڕێخستنێکی گەریلایی تەنیا سێری بکەین هەڵەیە بەڵکو لە بنشینەدا پەکەکە خاوەنی پارادیگمایەکی فکری و فەلسەفیە کللتوریە کۆمەڵایەتیە ئینجا سیاسی و گەریلاییە